بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەکەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین تاعەت و ڕۆژوتان قوڵ بێت ئینشاڵڵا لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ڕەمەزان کاتە هێوێنی ئاشتەوایی و لێبوردەیی بۆ بێتەوە کارێک بۆ لێخۆشبوونی تاوان و گوناحەکانمان و خوای گەورە هیدایەتمان بۆ یارمەتیمان با کە لەم مانگە پیرۆزەدا زیاتر عیبادەت و پەرستشی زیاتر ئەنجام دێن. ئازان خۆشەویستان ئەم شەیش کۆمەڵی پڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە تا کۆتایی بینەرمان من بۆی کە سوودمەند بن لە تەواوی پڕکە و بابەتەکانی ئەم شەومان. دەستخۆش بێت سڵاوی خۆتان لێ بێزان و خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەرمانن هێوادارین شەوانی ڕەمەزان لەسەر خێر و خۆشی و تاعەتی خوای گەورە بکەنەوە و هەموو کاتێکتان و هەموو شەویشتان باش بێت و کاتەوەریەکەمی ئەمڕۆمان باس لە سەرفترە دەکەین ئایا سەرفترا واجبە یاخود سونەتە و ئەو کەسانەکێت نەبێت سەرفتریان پێ بدرێ ئەو ئایا دەکرێت بە خواردن بێ یاخود بە پارە کۆمەڵێک پرسیار هەن لەم بابەتە ئەمڕۆ لەگەڵ مامۆستایە لێرە ئەو بابەتە ڕوون دەکەین و پرسیار دەکەین کە چۆن بتوانین سەرفترە بدەین. بەڵازان خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا بابەتێکمان بۆ هەڵبژاردنەوەیش باسکردن لەسەر ڕۆڵی دەستگا و ڕێکخراوە ئیسلامیەکان لەسەر وشیارکردنەوەی لاوان ئەگەرچی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک دەستگا یاخود کۆمەڵێک میدیاژ لە ئێستادا پەیدا بوون کار بکەن بەسەر لەسەر بەلا ڕێدابردنی گەنجان بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک ڕێکخرا و دەستگای ئیسلامی هەن کە کاریگەریەکی باشیان هەبووە لەسەر لاوان لەسەر گەنجان لەسەر بابەتە ئیسلامیەکان و هۆشیارکردنەوەیان لەسەر پرسە جیاوازەکانی کۆمەلگا باز لەو دەکەین لەم کۆمەلگای ئێستاماندا چۆن ڕێکخراوەکان ڕۆڵیان دەبێت و ئایا گەنجان تا چەند خودی خۆیان کاریگەریان دەبێت لەسەر پرسە جیاوازەکانی کۆمەلگا و لەسەر هۆشیاربوونیان لەسەر کۆمەلگا و بە تایبەتی تر لەسەر بابەتە ئیسلامیەکان لەسەر قورئان و فەرمودە پیرۆزەکان کە چەندین دەستگا و ڕێکخراوی جیاوازن کا لەسەر دەکەن کە زیاتر گەنجان و لاوان و منداڵان ئاشنا بکەن بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بەگشتی باز لە ڕێکخراوەکان و دەستگاکان دەکەین لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زانێ ساژ ناوڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە لە تەوەریەکەمدا. بەڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەین بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان دەکەین لە وشیارکردنەوەی لاوان کە بزانین ئەم ڕێکخراوانە چ ڕۆڵ و کاریگەرییان هەبووە و ئایا چی بکرێت بۆی زیاتر ئەم ڕێکخراوانە ئەم ڕێکخراوی ئیسلامیانە کاریگەریان هەبێت لەسەر هوشیارکردنەوەی لاوان گفتوگۆ دەکەین لەو با لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا نەوزاد مامۆستایان زۆر بەخێر بێ مامۆستا خەلیل عەفو مامۆستا خەلیل ئیبراهیم وڵا برادرانتیان تەوەریەکەمە بەس ببورن گفتوگۆ دەکەین لەبارەی تەوەریەکەمەوە هیچ باسکردن لەسەر سەرفیترە و چۆن ئەم سەرفیترە دەبەخشێت و بەکێ دەبەخشێت و باز لەو دەکەین کە لە ئێستادا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرێک لە هاوڵاتیان پرسیاریەوە دەکەن کە ئایا سەرفیترە بە خۆراک ببەخشێ یاخود بە خواردن ئەمە گفتوگۆ زۆر لە هاوڵاتیان ئەمە بەگشتی لەو تەوەریەماندا و بە وردی باز لە سەرفیترە دەکەین مامۆستایان زۆر بەخێر بێن مامۆستایانەوە برادران سەلامت میاخوا ئەگە سەرەتا باز لەو بکەین کە سەرفیترە چییەوە ئەمە ئایا فەرزە یاخود سنەتێکی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن والاه يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك خوي جبرا تعاتو عبادتي مولاك من قبول كات وأم كان روجيك لما رمضانية ما وتوبتوانين بوشي ويبسري برنك خوي جبرا أرزان ذي سلام دعواكين لخوي جبرا بو خاطرين وجوانترين كان خوي باراني رحمة ببارين مسر أم ملتها رحمتي باراني ماديك وباراني معنويك إما بس سرفترا كان دار إنسان بخوي بقشتي روفكان آدمي زاد بقشتي كأينيكي كومالايتي ناتواني بتنيا بجت بيسيبا يكتريه بيسيبا هوكاري وكومكي يكجل سيماكاني
ئەوە ئەم زەکات و سەرفترە و کەفارەتەکان و ئەم شتانەیە کە هەمووی لە قازانج و مەسلحەتی کۆمەڵێک لە خەڵکەکانە تەواو بێت. ئەوەی کە ئێمە باسی لێوەکەین بریتێ لە زەکات لە سەرفترە یا زەکاتی فیتر بە عەرەبیەکەی واتە زەکاتی ڕۆژوشکاندن ناوەکەی وایە. ئەسڵ ڕۆژوشکاندنە نەک شتێکی تر. زەکات واتە لە تەزکیەوە هاتووە لە نەشروونما و گەورەبوونەوە هاتووە بە ڕۆژوشکاندن. ڕۆژوشکاندن واتە تەواوبوونی مانگی ڕەمەزان ئەو کەسانێک کە ڕۆژووی مانگی ڕەمەزانیان گرتووە ڕۆژووی مانگی ڕەمەزانیان گرتووە و ئێستا ڕەمەزان تەواو بووە دڵخۆشن بەوەی کە عیبادەتێکی گەوریان ئەنجام داوە و پایەیەک لە پایەکانی ئیسلامیان جێبەجێ کردووە کە ڕۆژوگرتنە. لە ساڵی دووەمی کۆچی لە مانگی شعبانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەکاتی ڕۆژوشکاندنی فەرز کرد لەسەر مسلمانان کە هۆکارەکەی ئەمە عیلەتەکەیشی بەیان کردووە ئەفەرمێ طهرة للصائم پاککردنەوەی ڕۆژوانەکەیە لە هەندێک لەو گوناهە وردانەی کە کەم و کوڕێ و گوناهوردانی کە لەم مانگی ڕەمەزانەیە تووشی بووە. ئەمە بەشی یەکەمێتی بۆ زەکات دەرەکە ئەو کەسەی کە سەرفترەکە ئات، بەشی دووەم ئەو کەسەی کە وەری ئەگرێ و طعمة للصائم للفقراء، ینی خواردنیەکە بۆ هەژارەکان، خواردنی هەژارەکانە. فەرموودە زۆرە دەربارەی ئەوە ینی سیغەی فەرموودەکەیش لە یەکی چان و بۆ یەکێکی تریان ئەگۆڕێت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لەم ڕۆژەیە کە ڕۆژی جەژنە کە ڕۆژی جەژنە کارێک بکەن کە فەقیرەکان و هەژارەکان نەچن دەرگا بە دەرگا بگەڕێن، داوا لە خەڵک نەکەن، پێویستیان بە خەڵک نەبێت لەم ڕۆژەیە. فەرزبوونی زەکاتی فترکەی فەرز ئەبێ لەسەر مسلمانان کە بیدەن ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان کە خۆر ئاوا بێ لە ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان کە ئیتر ئەچینە ناو مانگی شەوالەوە کە ئەڵێن بەیانی جەژنە. هەندێک لە زانایان پێیان وایە لەو کاتەیە فەرز ئەبێت کە مانگی یەکشەوە ئەبینێت، مانگی یەکشەوە ئەبینێت و ئەڵێنەوە بەیانی لەو کاتەیە فەرز ئەبێ و بەعزێکی شەڵێن نا لە دەرچوونی شەبەقی بانگی بەیانی ینی لە ڕۆژی جەژنە لەو کاتەیە فەرز ئەبێت تەنانەت ئەو کەسەی کە لەو کاتەیشا لە دایک ئەبێت، ینی ئەو شەوە لە دایک ئەبێت ئەوش ئەبێ وەلی ئەمەکەی سەرفترەکەی بێت. مەسەلەن لە 15 و لە 16 و تا نزیکی 29 ئەم سەرفیترێ ئەوە بێ باستەوە بکەن ئایا دروستە پێش بخرێت یا دروست نییە پێش بخرێت. ینی هەندێک لە زانایان ڕێیان وایە وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بکە پێش ڕەمەزانی شەتوانی لێ بدرێت، ئەگەر پێویست بوو زەرور بوو پێویستی کرد پێش ڕەمەزانی شەتوانینە سەرفترە بدرێت و ئەڵێن لە ناو مانگی ڕەمەزانە دەیە یەکەمی ناوەڕاستی مانگی ڕەمەزانە 2 ڕۆژ لە پێش ڕەمەزانە. ئەمە يعني خلافية لبيني زانانا مهمة وياك أكري بيش بخري لبر حالتي ضروري. كاتما مستا أو صرف تريك إيدين بخواردن بيدين ياخد بارا زور هولاتي بسري أو دكان. بله صرف تريك غمري خوان صلى الله عليه وسلم باسي خواردن أكاد خواردن بارش خواردن ناقريتو أما ديانا لك زمانك ولكاتك وبكاتك كتر أقررت كاتيك بوها أم فقهي كإساء مكاري لسركين فقهي كهي 1400 صال بيش إساء لو كاتيا فعلا وابوا خواردن يعني قرأ كابرا قنيم بداية بالروشي بقى خوي لشي أدري سرفة رزق كاتي فطر بشي أدري بقنم أدري يعني بجو أدري بكشك أدري بخرماء أدري بميوج أدري أوان أدراوا أما اشتيكي خواردني كي حاضر بوا و کابرا هەر کە وەریگرتووە یەکسەرە توانێتی بەکاری بێنێت. بەڵام ئەمڕۆ پرسیارەکە لەوە ئەکرێت و ینی دووبەرەیەکی زۆری بەداخەوە دروست کردووە کە ئەرێ دروستە بە پارە بدرێت یان نە، یعنی تەقدیر بکرێ ئەوەنە کیلۆ بەرنج ئەوەنە کیلۆ گەنم چەندێکا بە پارە و بدرێ بە خاوەنەکەی. دیارە ئەمە لە زمانێکە بۆ زمانێکی ترە ئەگۆڕێ و لە شوێنێکە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ. لە هەندێک شوێنە ئێسەیشی پێوە بێت خواردنەکە زۆر زەرورەکە بدرێت. کاتی خۆی من نمونەیەکە اینەوە کاتێک کە خەڵک ئاوارە بوو ڕۆشتین بۆ ئێران و ئەوانە کابرا ئەگەرە پارەیەکی زۆریشی لە بنە بە خەڵا بووە دەوڵەمەنیش بووە کە چووە ئەو دیوە پارەکەی خۆ بۆ ناخورێ پارەکە مەجبور بوو پێویستی بەوە بوو کە نانێکی دەستکەوێت، پێویستی بەوە بوو کە مەسەنەن برنجێکی دەستکەوێت، پێویستی بەوە بوو فڵانێکی دەستکەوێت. ئێسەیشە ئەو وڵاتانەی کە لێیان قەوماوە ئەو موسڵمانانی کە بێگیراون وان لە ناو شەڕا وڵاتەکان کە شەڕی تایە
ئەوەی کە لە فەڵەستینایە ئەوەی کە لە یەمەنایە ئەوەی کە لەو وڵاتەکانی ترای لە سینایە کە چی بە مسلمانان ئەکرێ لە هەندێک شوێنە بەڵێ ڕاستە زەرورە بەوەی کە خواردنیان بدرێتێ پارەی هیچی پێ ناکرێ ینی کابرا پارەی ئەدێتی نازانێت پارەکەی بۆ کێوبەرێ و چی پێ بکڕێت پێویستی بە خواردنەکە هەیە بەڵام ئێمە ئێستا باسی ئێراکەن و لە شارێکی وەکو سلێمانیە بۆ نمونە ئەگەر قەرار بێت سەرفترە زەکاتی ڕۆژوشکاندن لە ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزانە واجب ببێ لە ئاخری ڕۆژی مانگی ڕەمەزانە یا لە بەیانی پێش نوێژی جەژنە واجب ببێت من ئەو کاتە بچم سەرفترەکەم دەربکەم بیدەم بە فەقیرێک و ئەبێ غالب قوت البەلەدیش بدەم ئەگەر لەسەر ئەو قسەیەمێت ینی زۆرترین شتێک کە بەکارێنێ بۆ خواردن ئەمڕۆ چییە؟ ئەڵێم برنجە تەواو وایە من لە یەکەم ڕۆژی جەژنا بەکاری ئێنم کە من ئەمە ئەو سنەتە جێبەجێ بکەم کە لە ڕۆژی جەژنا ئەبێ ئەو هینە بم ئەو خواردنە بم یا ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان فەقیرێکەوتانی ماڵێن لە فلانە شوێنە لە شوقەیەکە ئەژێت ئەو برنجی بۆ ێنێ کێتر برنجی بۆ ێنێ کێتر برنجی بۆ ێنێەوە بەیانیش قەرارە جەژن بێت ئایا ئەتوانێت ئەمە فریای جەژنی بخات ئایا هەر برنجەکە کافیە بۆی چێشتێک لێنێ ئەم برنجە ڕۆنی ناوێ مەسەن زۆر ئەچنەی فرۆشنەوە ئەیکەنەوە مەجبورە بێ کابرا کە چەند کەسێک بۆی ئەبە برنجەکەی زۆرە ئەو پێویستی بەوەی کە ڕۆن بکڕێت پێویستی بەهۆی هەیە نیوە قیمەت لێ ئەکڕێتەوە لەبەرەوەی ماگەرە بۆ عیلەتەکە بگەڕێن ئەمە بۆ فەرز بووە عیلەتی یەکەمان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ بۆ پاککردنەوەی ڕۆژوانەکە خۆیەتی لەبەرەوە پارەکە بعد بۆ پاکردنەوەکەیەتی خواردن بعد هەر بۆ پاکردنەوەکەیەتی لە مقابلەکەی ئەو کەسەی کە وەری ئەگرێ ینی بتوانێت لە ڕۆژی جەژنا دەست لە خەڵکپان نکاتەوە لە ڕۆژی جەژنا بتوانێت خواردنێک دروست بکات بۆ مناڵەکانی پێویستی بەوە نەبێت کە بڕۆ داوا لە مەولە بکە دەیتەنیا بە برنجەکە ئەو پێویستی بۆ جێبەجێ بێت بۆ دابی نەبێت پێویستەکەی بۆ جێبەجێ بێت تەنیا ئەوەی کە برنجی بۆ بەری یا ساوەری بۆ بەری یا کەشکی بۆ بەری یا نازانم ئەوەی بۆ بەری دیارە ئینەکە وا ئەخوازێت حکمەتەکە وا ئەخوازێ ئەمڕۆ کە پارەکەی وەربگرێت پارەکە باشترە و چاکترە وەک لە خواردنەکە وەکو قەولی ئیمامی ئەبوو حەنیفە ئێمە قسە نەقڵەکەین ئیمامی ئەبوو حەنیفە وا فەرمێت و هەندێک لە زانایانی سعودیش ئەمڕۆ لەم زمانەیشە هەر ڕێیان وایە کە ئەگەر کابرا مەجبور ببێ بڕوا برنجەکە بفرۆشێت بڕوا برنجەکەی بفرۆشێت گەنمەکە بفرۆشێت بە نیوە قیمەت بڕوا لە بازار شتی تری پێ بکڕێ باشتر وانە تۆ هەر لە ڕێوە پارەی گەنمەکەی پێبیت و پارە برنجەکەی پێبی بۆی نەڕوا بەزارت بیفرۆشێتەوە لەبەرەوە وازانم ئەو مەسەلەی پارە بدرێت یا خواردن بدرێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت و لە زمانێک بۆ زمانێکی تری ئەگۆڕێت ئەمڕۆ خەڵک پێویستی بەوەیە لەم وڵاتی ئێمە کە ئێمە ئێستا ئیشی تیاکەین ئەوەیە کە پارەکە چاکترە باشترە کابرا لەوەی چێ مەسەن برنجەکەی بێ بەڵام مناڵەکانی ڕوت و قوت من برنجەکە هەیە ڕۆنەکەی نییە ڕۆنەکەی هەیە برنجەکەی هەیە گۆشتەکەی نییە فاسولیەکەی نییە نازانم چێکەی نییە لەبەرەوە تەنیا بە برنجەکەیش وای لێ نایە کە لە ڕۆژی جەژن محتاجەکەی دەرچوو بێت و پێویستی بە هیچ نەبوو بێت زۆر باش ماوەسایان لەوانەیە کەسانێک بن سەرفیتریان بیر بچێیانی حکمی و کەسانە چێک کە بیریان دەچێت وڵی دیارە بیرچوون خۆی بەخۆی عوزرێکی شەرعیە هەندێک لە زانایان پێیان وایە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ فەرمێ بەوەی کە کەسێک زەکاتی سەرفترەی لە وەختی خۆیان نەداوە لە کۆڵی ناکەوێتەوە قەرزەکە لەسەرێتی دوای جەژنیش ئەکرێ هەر بیداتەوە ئیمامی ئەبوو حەنیفەش فەرمێ لە دوای جەژنیشا ینی بێ هەر ئەتوانێت هینەکەی بات سەرفترەکەی با لە کۆڵی ناکەوێت بەڵام ئەسڵ وایە بۆ ڕۆژی جەژن بێ و لە کاتی خۆیان بدرێت و مانگێک ئەمە وەختی هەیە لە ئێستاوە هەتاوەکو ئایساش ئەگەر بکەوێتەوە بیری دە ڕۆژی تری ماوە ینی بۆ مەسەن دوای بخات تا بکاتەوە مەسەن لە بیرن چوو ئەگەر لە بیرچوون بێ لە بیرچوون بۆ خۆی عوزرە نەوزرە بۆ ئەوەی کە لە کۆڵی ناکەوێتەوە لە دوای ڕەمەزان و بیات مامۆستا بڕۆکی دیاریکراوە واتە ئەگەر خواردن بێ خودت پارە بێ من ئەبێت چنێک لە چی بڕێک بدەم بۆ ئەوەی کە قسەی لەسەر کراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەقی فەرموودەکەیە باسی سڵاعی کردووە سڵاعیش بریتێ لە چوار گوێلی دەستی کەسێک ئابە و شێوەیە دەستی قەپاتکە چوار گوێلی مامناوەند کە ئێستاکە زانایانی سعودی قسەیان لەسەر کردووە وە کۆتاکە گەشتنێتە ئەم نەتیجەیە کە 650 غرامە ینی گوێلێکی دەستی کەسێکی مامناوەند نە زۆر گەورە بێ نەی زۆر بچووک بێ دەستێکی مامناوەند پڕی بکە لە گەنم یا پڕی بکە لە برنج ئەوان وایان داناوە کە 650 غرامە جا 4 650 غرامی
450 غرامی ئەکاتە 2 کیلۆ 600 غرام 2 کیلۆ 600 غرام یعنی نزیکەی 3 کیلۆ شتێکم خۆشان هەر ئەڵێن 3 کیلۆ لە دەوروبەری 3 کیلۆیە بۆ هەر نەفرێک یعنی ئەگەر کەسێک 5 نەفر بێ 15 کیلۆ ئات جاگەرە برنج بە 15 کیلۆ برنج ئات ئەگەر تەقدیری بکە برنجەکە مثلا کیلۆیەکی برنج لە بازاڕە بەچەنە برنجێکی ئیتر مامناوەند برنجی کوردی هەیە 8,000 و برنجی ترێ مثلا خواردترە لەواچێ بە 500 دەست بکەوە ئەوە و برنجێکی وەسەد لەو بینەیە کە ئێستا لە خوارد دایان ناوە 4,000 ینی بۆ سەری ینی بۆ نەفرە 4,000 بات لێرەش ئەڵێن 3,000 دانراوە هێشتا من بە ڕسمی بە شێوەیە نەمبیستووە کە 3,000 بێ بەڵام لە ڕاستیە بۆ ئەمساڵ 3,000 زۆر کەمە 3,000 زۆر کەمە چونکە ئەمازانین بازار و هەموو شتێک گران بووە تۆ 3,000 دەی بە کەسێک 3,000ەکەی پاروپێرانە نییە مامۆستا لەسەر هەموو تەمەنێک ئەمە واجبە یەخود پیا و دەتوانێت لە جیاتی خێزانەکەی ئەم پارەیە بدات و سەرفترەکە بدات بە کەسێک دەرە کێ پارەکە ئەدات ینی کێ سەرفترەکە دەرەکات لەسەر کێ کە سەرفترەکە دەرکات لەسەر خاوەن ماڵەکەیە لەسەر وەلی ئەمری ماڵەکەی کە بۆ خۆی بۆ خێزانی هاوسەری بۆ کوڕەکەی بۆ کچەکەی ئەگەر بەندە ئەگەر هەبێ ئێستا لە وڵاتی ئێمەیە بەندە نەماوە بەو شێوەیە لەسەر ئەوەی شێتی ئەگەر گەورە بێ یا بچووک بێت ئەگەر کچ بێ یا کوڕ بێ ئەگەر ژن بێ یا پیاو بێ لەسەرەتی خاوەن ماڵەکە سەرفترەکەی بۆ دایکێکیش دووگیان بێ ئەگەر دووگیان بێت ئەگەر لە دایک نەبێ بکاتە ڕۆژی جەژن ئەوە لەسەری نییە و ئەگەر شەوی جەژن لە دایک ببێ باسی ئەومان کرد وتماناوانی کاڵێن لە بەرەبەیانی ڕۆژی جەژنە سەرفترەکە دەرئەکرێ ئەگەر لەو شەوارە دایک بێ سەرفترەکەی ئەکەوێت زۆر باش مامۆستا کەسانێکگەن پرسیاریان کردووە کە دەڵێن ئەگەر کەسێک لە ئەوروپا بێت ئایا دەکرێت دایک و باوکی لە کوردستان سەرفترەکەی بۆ بدەن بەڵێ وڵی تا ئێستا ئەوە کراوە ینی لە ئەوروپایش لەوێ دیارە لە هەموو وڵاتەکانە ئێستا لەخوا بە جالیاتی ئیسلامی هەیە و مامۆسای هەیە و ئەوانیش فتووا ئەدەن حەز بە مووقعی ئەو شوێنە و بە گوێرەی زروفێکە ئەوان تایە ئەژن دیارە سەرفترە لەوێ زۆربەی زۆری ئەو خەڵکە ینی وڵاتێکی ئیسلامی نییە یان فەقیران دەست ناکەوێت ئەو مناڵانەی ئێمە کەسانی ئێمە کە لە ئەوروپا ئەژەن زیاتر ئەوان پرسیارەکەکەن ئەوان بۆ خۆیان سەرفترەکە هەمویان وەکو یەکوان تقریبا یەک ئاستێکیانەیە و کرێکاریەکەن و هەمویان هەر سەرفتە دەرەکەن سەرفترەکە ئەوەیە لەوێ پرسیارەکەن لە مزگەوتەکانی خۆیان لە مامۆساکانی خۆیان لە بینی ئەگەر ئەو شوێنەی ئەوی تایە لەوە چ با بڵێن لەوە بڵێن مزگەوتی تیانی وڵی مامۆسایشی تیانی نازانم لەکێ پرسیارکەم بەڵام لە شارێکی تر لێتی پرسیار ئەکرێ لەوێ چۆن ئێستا ئێمە لە کوردستانە لیژنەی فتوا قرارێک دەرەکاڵێ مەسەن 3,000 بن 4,000 بن ئیتر خەڵکەکە شوێنی ئەو فتوایە ئەکەوێت لە هەر وڵاتێکە ئەوە هەیە پرسیاری لێکەن ئەڵێن مەسەن ئەبێ 10 یۆرۆ بات سەری نەفرێک ئەگەر بە پارە بی قەوڵێنێ ئەبێ 10 یۆرۆ بە ئەم 10 یۆرۆیە لەوێ مەسەن تەلەفۆنەکە بۆ کەسەکەی بۆ ئێرە ئەڵێ 10 یۆرۆم بۆ بن یا 10 دۆلارم بۆ بن ئەمیش لێرە دێت مەسەنە پرسیارەکە 10 دۆلارەکە چەندێکەکە یۆرۆکە چەندێکە و ئەم بۆیەدا لە ژاتی ئەو زۆر مامۆستا گەر بینەوە هەر لە شارەکانی کوردستاندا دروستە من سەرفیترە بدەم بە کەسێک لە شارێکی دیکە بێت ئەگەر ئاسڵ وایە کە هەموو شارێک بۆ خۆی بێت ینی هەموو کەسێک سەر دەوڵەمەنی ئەم شارە ئەوانەی سەرفترە دەرەکەن دیارێکێن سەرفترە دەرەکەن ئەوە شەباسێکە ینی هەموو کەسێک ئەگەر لە خواردنی جەژن زیادی هەبوو لە خواردنی جەژن بەشی ماڵ و مناڵەکەی و خواردنەکەی و هەتا جلوبەرگەکەی مناڵەکانی مەسەنن کەلوپەلەکانی پێڵاوەکانی فڵانەکانی هەیبوو پۆشتیانی کردەوە وەکو بە شێوەیەکی مامناوەندی ینی ئەگەر زیادی هەبوو ئەشە سەرفترە بات لەوە چه کەسێ بڵێ دەی خۆ سەرفترەکەی لەوە چێ کابرا بڵێ ئەوانەی هەیە لەوە چێ 50,000 لە ماڵە نەما بێتەوە دوای ئەوە 30,000 لە ماڵە نەما بێتەوە ئەمش با بە سەرفترەیە خۆ وەکو ئەڵێ هیچی بۆ نامێنێ ڕاستە مەسەن ئێمە تەهانیان بین تەژیان بکەن نەترسن لەوەی کە هیچی نامێنێتەوە بۆ دووەم ڕۆژ و سێهەم ڕۆژی جەژن ئەی ئێمە چی بکەین لەو حاڵەتەیە ئێمە ئەگەر ئەو 5 نەفرە 4,000 کاتە 20,000 سەرفتەی داوە ئێمە 100,000 سەرفتەی پێدەین با نەترسێ سەرفترەکە بە ئەی خۆ ئەم هەموو سەرفترە کۆکرێتەوە لە نەتیجە چی لێکرێ لە نەتیجە دابێشەکرێت بۆ ئەو کەسانی کەم دەرامەت و نیانە با سەرفترەکە باو لە جاتی ئەوەیە کە 20,000 100,000 وەرگری ئەمە یەک مشکلەیەکمان هەیە ئێستا سەرفترەکە هەر کەسێ بۆ خۆی ئەیاد ینی ئەگەر بڕوا هەبێت سیقا هەبێت لە بینی خەڵکە
لە هەر مزگەوتێکا لێژنەیەک دروست بکرێت خەڵکی گەڕەکەکە خەڵکی ئەهلی ئەو مزگەوتە و دەوروبەرە هەمویان بە یەک جارێ زەکاتەکان سەرفتەکان تەسلیمی ئەو لێژنەیە بکەن و ئەو لێژنەیە بتوانێت ماڵە فەقیرەکان بدۆزێتەوە و بە گوێرەی عەقڵی خۆیان و ئیجتیهادی خۆیان کۆمەڵی کەسن کە قسەکانیان بکەن بەیەک و هاوکاری ئەوە بکەن وازانم کاریگەریەکی زۆر باشی ئەوێت و خەڵکی باشی ئیسرادەی لێکە. بەڵام ئێستا ئەوەیە کە هەر کەسێک بۆ خۆی ئیدا نازانێت جاری وایە کەسەکە زۆر ئیمکانێتیشی ئەوە ئەلاڵێتەوە پاڕێتەوە داواکە سەرفترەکەی پێدا دوای جەسەرەکە ینی مستحقیش نییە بۆی کە سەرفترە وەربگرێت. کەواتە با دەست بخەین لەسەر ئەو هەڵانی کە مسلمانان ئەنجامی دەدەن لە کاتی پێدانی سەرفترەیە ئامۆژگاری چییە چونکە ئیتر خەریکە لە کۆتایی مانگی ڕەمەزان پیرۆز نزیک دەبینەوە. وەڵاهی ئەوە یەکێک لەوانە کە ئێستاکە باسمان کرد ئەوەیە کە کابران ناتوانێت سەرفترەکەی با بە کەسێک دوای ئەوجا کە سەرفترێش ئەدان بەداخەوە ینی یا زەکات ئەداد زەکات مەڕێکی هەیە بۆ نمونە ئەیدا بە زەکاتە یا 50,000 20,000 چەندێک سەرفترە هەیە ئەیخاتە باخەڵی ئیتر بە 5,000 و 4,000 هەر کەسێک داوای لێکە ئەڵێ کاکە وەڵام نیمە و یارمەتیەکەم بەر لە سەرفترەکە شتێکم بەرێ ئەڵێەوە 5,000 ئەوە لە نەتیجە وای لێ دێت کە کەسی ئیسفادەی لێ ناکە لەو پارەیە یا مەڕێکی هەیە مەڕەکەی ئەفرۆشێ یا بە 200,000 پارەکان خاتە گیرفانی ئیتر بە 5,000 و 10,000 دابەشێکا و لە نەتیجەیشە کەسی ئیسفادەی لێ ناکە. ئەگەر ئەوانە ینی ئەوە هەبێ لە شوێنێکە ئێستا لەخوا بەزیاد بە خۆڕێکخراوی باشەیە لە کوردستانە و ئەگەر کەسێک تۆزە ئینساف بە خەرج بات ئەبینێ کە ئەمانە خزمەتێکی بەرچاوی زۆر باشیان کردووە و ئەزان ئەگەر ئەمانە نەبووین ئەم ڕێکخراوە ئیسلامیانە کە هاوکاری خەڵک ئەەکەن و حتا ینی ئەوانەی کە بە ناوی غێری ئیسلامی شۆکاریان کردووە ئەگەر ئەوانە نەبووین وەزی ئەم وڵاتە ئێستا زۆر شڕەبوو. بەڵام الحەمدولله لەخوا بەزیابێ ئەو ڕێکخراوانە توانیویانە نسبەتێکی باشی لەم بێمەعاشی و لەم تەعین نەکردنەیە و نەبوونیە و لەم وشکە ساڵیە و لەم ئەوانەیە توانیە هاانکارێکی باش بکەن و دەستگورێکی باشی هەژارەکان بکەن. زۆر باش ماوەساگەمە بکەمە کۆتا پرسیار بە کورتی وەڵام بیتەوە لە ئاینی پرۆژی ئیسلامە پلەبەندی کراوە کە ئەم سەرفیترێ بدرێ بە کێ؟ بەڵێ سەرفترە هەمان مەساریفی زەکاتی هەیە ینی زەکات ئەدرێ بە کێ؟ زەکات ئەدرێ بە کێ سەرفترەش ئەدرێ بەوانە. ئەو کەسێک کە ینی کەسێکی بێدین لە ڕاستیە سەرفترە و زەکاتی پێ ناشێت. سەرفترە و زەکات بۆ باوک ناشێت بۆ باوک و باپیر ناشێت بۆ کوڕ و کوڕەزا و بەرەو خوار ناشێت بۆ کەسێک کە مەصرەفی لەسەر تۆیە بۆ ئەوانە ناشێت. ئەم جارە قورئانیش دیاری کردووە لە سورەتی ئەتەوبەیە ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین والعاملین عەلەیها تا 8 صنفەکەی دیاری کردووە بەو شێوەیە زەکات و سەرفتر ئەدرێت. تەنانەت فەقیەکان ئێستا ئەوانەی کە لەم وڵاتەیە ئەخوێنن دەرسی فەقیهەتی ئەخوێنن و توانایان نییە بڕۆن داواز لە خوێندنەکەیان بێنن تەئسیریان تیەکە ناتوان کەسبێکی تر ئیشێکی تر بکەن. باشترین کەسێک کە ئەوانن کە سەرفتر و زەکاتیان پێ بدرێت بە نسبەیەک کە بتوانێت پێ بژێن نسبەیەک کە بتوانێت پێ بژێن و بتوانێت ئیدابەی خوێندنەکانی بکەن لەوەی کە کتێبیان بۆ ئەکڕێ منهەجیانە ئەمێنەوە لە حوجرەکانە خواردنیان پێویستە جلوبەرگیان پێویستە ئەویان پێویستە سەرفترە یەکێک لەو ئەسنفانە کە فی سەبیلی لاگرێتەوە ئەوانە کە بدرێ بەو کەسانە. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا خەلیل ئیبراهیم زانای ئاینی سپاس کە ئەم دەرفەتت بێ و بەخشی خۆی گەورە پاداشت بێتەوە مەسایە. خۆی گەورە بخات ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. دوی میلکۆم
شایستە بەخوانی تۆ دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەزیزان بۆ ئارامی دڵ و دەروونمان گوێ لە سرودێک دەگرین سرودێکمان ئامادەیە کە هەر باس لە نزاکردن و پەرستشەکان دەکا بۆ ئارامی ئێوە و ئێوەی بینەر گوێبیستی ئەم سرودە دەبین و دواتر دەگەڕێنەوە لە تەوەری دووەمدا. سڵاوتان لێبێ دووبارە خۆشەویستان و ئەزیزان تەوەرێکی ترمان ئامادەیە کە تەوەری دووەمە باس لە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان دەکەین لە هۆشیارکردنەوەی لاواندا. وەک دەزانین لاوان کۆڵەکە و بڕبڕی هەر کۆمەلگایەکەن و ڕۆڵێکی کاریگەریان هەیە هەر گۆڕانکاریەک کە بکرێت لە گەنجانەوە دەست پێ دەکرێت لەبەر ئەوەی هێز و توانایەکی زۆریان هەیە خاوەنی وزن و گۆڕانکاریەکی باش دەتوانن بکەن. خۆشبەختانە سەرڕای ئەو هەموو ناخۆشیە و سەرڕای ئەو هەموو کاریگەرە خراپانەی کە سۆشیال میدیا و
ئایانە خراپەکان هەیەە لەسەر گەنج ڕێکخراوە ئیسلامیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە هۆشیارکردنەوەی گەنجان و توانیوێتی جۆرێک لە جۆرەکان لاوان بخەنە ناو ئەم ڕێکخراوانە و کاریگەریەکی باشیان لەسەریان هەبێ. بۆ ئەمڕۆ باس لەم تەوەرەیە دەکەین و گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا نەوزاد سعید کوردی بانکخواست. مامۆستا بەخێر بێت. دەستان خۆش مامۆستا بۆ دەست پێ بکەین ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان بە تایبەتی لە ئێستاشدا کە کوردستان زۆر جار بارودۆخی ناخۆشمان هەیە، زۆر کاریگەری هەیە لەسەر گەنجان وەک دەزانین، ڕۆڵیان چی بووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا دەستپۆشتان لەگەڵ بۆم بانگێشتە و سپاسی بینەراشن کە گوێ بیستمانە من لە دەرەوە دوعای خێران بۆ بکەین و دوای مۆفەقیش بۆ ئێوە بۆ خۆشمانەکەین. نایشاوینە سەرتا پێشەوشتنە سەر جوابی پرسیارەکەی بەڕێستان کەناڵە بانخوازیەکان ئیسلامیەکان پەیام بانگواز ئامۆژگاری سپێدە ڕۆڵی کاریگەری جوانیان هەبووە لە بنیادنانی تاکێکی تەندروست بۆ کۆمەلگاکەمان. ئەوە حقیقەتەکە. بینە سەر ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوەی کە باگراوندیانێ بە باگراوندێکی ئیسلامی شەکەن. سەرتا با پێناسەیەکی کورتی ڕێکخراو بکەین. ڕێکخراو وەکو ئەوەی کە باسەکرێ پێناسەی هەڵەگرێ ئەڵێن ڕێکخراو لە کۆمەڵە خەڵکێکیان لە چەند کەسێک پێک دێن بۆ ئامانجێک کارەکەن. جا ڕێکخراوەکانی کۆمەلگەی کورداویش کە ڕێکخراوەکان سەرەتایان لە کوردستانی خۆمانە هەمووی بە 12 ساڵێکە چێتەوە. ئەو ڕێکخراوی کە ئێمە ئیشیتیاکەین ڕێکخراوی گزنگی شارەزوو ڕێکخراوێکی پەروەردەیە خەون و ئامانجەیە کە تاکی کورد تاکی لاو تاکی گەنج جارێکی تر تەقێ بکاتەوە پێ بگەێنەوە پەروەردە بکات بۆەوەی بتوانێت کۆمەلگەیەکی تەندروست کۆمەلگەیەکی بەخرەوت فەرهەمبێنێ. ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوانەی کە باگراوندی ئیسلامیانە حقیقەت ئەرکێکی قورسیان لەسەر شانە، کارێکی گەورەیان خستۆتە ئەستۆی خۆیان بۆ ئەوەی بتوان گەنجانی ئەم وڵاتە لە کچان و لە کوڕان ڕێگەیەکی چاک ڕێگەیەکی دروست بگرنە بەر بۆ ئەوەی لەم دنیا بەخۆشی بژین بۆ ئەویم لە قیامەتدا سەرفراز بن. بۆیە ئەو ڕۆڵەی کە ڕێکخراوە ئیسلامیەکان ئەبین بەدەر لەوەی کە فشارێکی زۆریان لەسرە، قورسایەکی زۆریان لەسرە و لە ڕووی مادیوە سفرن. حقیقەتێک ئەوەی کە پشتیوانیانەکە ئەو خەڵکە خێرخوازە پانەیەکە لە کۆمەلگەی خۆمانە هەیە. بۆیە ئەرکەکەیان زۆر قورسە، بۆیە هەتا زیاتر کۆششکەن، تا زیاتر هەڵدەن، تا زیاتر لێ ببرن بۆ ئەوەی تاکی کورد کە مەسارێکی خراپی گرتووە لە کۆمەلگەی ئێمە بە هۆکاری ئەو کەناڵە جیاوازانەی کە هەوڵی فەسادکردنی کۆمەلگەی کوردیە دەن، هەوڵی بەلاڕێبردنی گەنجانە دەن، ڕێگاکانیان زۆرە و کار ئاسانی زۆریان بۆ کرێ و پشتیوانی باشیان نەکرێ بۆ ئەوی گەنجان ئاقارێکی خراپ بەرن. زۆر باش مامۆسایان ئەگەر باز لە خودی گەنجان بکەین تا چەند گرنگە گەنجان خۆشیان ئامادەیان تابێت کە بتوانن گۆڕانکاری لە کۆمەلگادا دروست بکەن و هۆشیار بن لەسەر ئەو پرسە جیاوازانی کە لە کۆمەلگادا هەن. ئاەتێکی قورئانە فەرمیوە تەعاونوا عەلە البر والتەقوا، هاوکاری یەکتری بکەن لەسەر کاری چاکە، وەلا تەعاونوا عەلە الئیسم والعودوان، و هاوکاری یەکتری مەکەن لەسەر کاری خراپە. تەمەن ئەو ڕێکخراوانی کە سەرەتا باسن کە پێناسەی کە لە چەند کەسێک پێک دێوان لە کۆمەڵی خەڵک پێک دێ چەندێک ئەتوانن مەهامی ئەو ڕێکخراوی کە بۆی دامەزەوە ئەو ئیشەی کە بۆی دامەزەوە ئیشی لەسەرەکە. نایشاوینەوە ڕێکخراو لە کوردستانە جۆرێتی زۆرە، نوعێتی زۆرە. ئەوانەی کە ئەیانەوێت گەنجان بخەنە سەر ڕێگەیەکی دروست، ڕێگەیەکی باش، دەستیان بگرن لە زەلکاوی نەزانین و جەهل و خراپەکاری و تاوان و سەرپێچی ڕزگایان بیخەنە ئەم ڕێخەوانەکە من لە کۆمەلگەی ئێمە ساکێنە. و ئەو خەڵکانەشی کە دڵسۆزن خۆبەخشانە خزمەتەکەن بە ئەوەی کە گەنجان دەستیان بگرن بیخەنە سەر ڕێڕاستەکە کەمن. و گەنجانش خۆیان حەقە بە دوای ئەوە بگەڕن خۆشبەختی خۆیان، ئاسوودەیی خۆیان، ژیان سازی خۆیان لەکوێ بینۆ بچن ڕووکەن ئەو ڕێکخراوانە. ژیانی خۆشبەختی و فەراهەمهێنان بەسەوە نێتۆ مادە دەستکەوێ. زۆر خەڵکێکمان هەیە کە لە ڕووی مادیۆ زۆر وەسی باشە، بەڵام سەرەکەی لە ڕووی دەرونیوە، لە ڕووی جەستەیوە، لە ڕووی فکر و عەقڵەوە سەرەکەی تێکشکاوە، داڕوخاوە، هەڵوەشاوەتەوە. بۆیە گەنجانیشە بێ هەوڵی ئەوە بدەن بۆ ئەوەی هەم لەم دنیاشە لەو دنیاش خۆشبەخت و سەرفراز بن، پێویستە بە دوای ئەو ڕێکخراوانە ئەو مامۆستا و کەسانە بگەڕێن کە ئەیانەوێ بیانکەنە کەسێکی سەرکەوتوو لە ژیانی دنیاە. بەڵێ مامۆستا ڕێکخراوەکان
چۆن ڕۆڵیان بینیوە واتە بەچی هەنگاوتوانیویانە ئەم گەنجان هۆشیار بکەنەوە و ئایا بەپێی پێویست بۆ یەخود تا ڕادێکم تەرخەمیش هەبووە دەکرێت بڵین دەست و پەنجەیان دیارە لە هۆشیارکردنەوەی گەنجان ئیسلامیەکان مامۆستا نایشارمەوە ئەو ڕێکخراوانەکەی بە حەزەکەم ناوی هەنێ لەو ڕێکخراوە پەروەردەیانە بێرم نوری حکمە کە ڕۆڵ و کاریگەرێکی باشی هەم لەسەر پەروەردەکردنی نا هەم لەسەر گەنجان ڕێکخراوی ئیقرا لە کوردستانە ڕۆڵی هینێکی باشیە لە کوردستان الحەمدلله گەنجانێکی زۆر ڕووی کردوون ئینستیتوتی ژیار ڕۆڵێکی کاریگەریە لە کوردستانە وە ڕێکخراو بچووکە ئێمەش تەوازانەی کە لە شارە زۆرایە الحەمدلله توانیمان نزیکەی 300 گەنج لە کوچان و کوڕان لە خۆمان کۆکەین و حەزەکانیان لەوێ ئیشی لەسەرەکەین توانەکانیان پەرە پێدەین لەوێ بۆیە خەڵکێکی زۆر ڕۆژ لە ڕۆژ ڕوو لە ڕێکخراوە ئیسلامیەکانەکە چونکە ئەزان دوجار سەربەرزی ئەوان سەرفرازی ئەوان بەختەوەری ئەوان خۆشببختی ئەوان شخصیت و کەسایەتی دروستبوونی ئەوان لەو ڕێکخراوانەیە کە باگراوندێکی دینداریانە ئیسلامەتیانەیە بۆیە گەنجان الحەمدلله ئێستا ئەبین لە هەر شوێنێکە ڕێکخراوێکی ئیسلامیان باگراوند بە دیندارەتی کە لە هەر شوێنێکاکرێتەوە گەنجان ڕوویەکەن دەزانی مامۆستا زۆرێک لە دایک و باوکانیش ئەگەر ئیلتیزامی دینیان نەبێ پێیان خۆشە مناڵەکانیان گەنجەکانیان لەلایەن ڕێکخراوی ئیسلامیەکانەوە پەروەردە بگرانی خۆیان دانیان بۆ دانا و زۆر جاران لە بەرنامەکانە مامۆستایانی دیکەش باسییان کردووە کە باوکێکە بووە خۆی هیچ ئیلتیزاماتێکی دینی نەبوو مناڵەکەی ناوەتە دەستگای نوری حکمە و توتی بە لەلای ئێوە پەروەردە بێت و ئەوە حقیقەتێکی نەشاراوە لە هەموو ڕێکخراوەکانە ئەبیسین و بیستیمان و باواقعیش بینومانە ئەو باکانەی کە ئیلتیزاماتێکی دینداری وایان نەبووە ئەینا دیندارن بەڵام پێیان خۆش بە دەستی کچەکەیان گرتووە کوڕەکەیان گرتووە کە لای ئەو ڕێکخراوانە کە زانویان و ئەشزانن ئەم ڕێکخراوانە کچەکانیان کوڕەکانیان بۆ پێ ئەگەێنن بۆ پەروەردە ئەکەن ئەیانکەنە چرایە ئەیانکەنە ڕۆشنایی ئەیانکەنە نورێک بۆ کۆمەلگاکەی خۆیان کە ئیسلاحەتی لەکەن ئەو گەنجان و کوڕانەی کە لە ڕێکخراوە ئیسلامیەکانە یانەوانی باگراوندی دیدارەتیانەیە کە ڕوو لەو ڕێکخراوانەکەن لە دزێتی دوورەکەون و لە دایان پیسی دوورەکەون لە نێرگەلە دوورەکەنەوە لە جگەرە کێشان دوورەکەنەوە لە خراپبوون بەرامبەر دراوسەکانیان دوورەکەونەوە لە جنێودان دوورەکەونەوە ینی وایان لێکەن ئەکەنە نمونەیەکی جوانەکەنە گوڵێکی جوان بۆ کۆمەلگا پێشکەشێکونە دوجار حەقە ئەمە حکوومەت حەقە خەڵکە دەست ڕۆیشتۆکە حەقە ئەو خەڵکانەی کە خەمی ئەم وڵاتانە دەستگیرۆی ئەو ڕێکخراوانە بکەن بۆیە بتوان نمونەیەکی جوانی واقعی گەنج لە کۆمەلگەکەی ئێمە بنیابدونە پەروەردەکەن لە بەرامبەر ئەمەشا کۆمەڵێک ڕێکخراو هەن حقیقەت ئیشی ورد بە پلان بە بەرنامە ئەکەن چۆن ژێرخانی کۆمەلگەی کوردەواری لە گەنجان خاڵی کۆن و نەهێڵن مامۆستاکەواتە جیاوازی ئەو لاوانی کە لەنە ئەو ڕێکخراوانەدان لەگەڵ کەسانێکی تردا کە بەلاڕێیەدا چوون وەک دەزانین کاریگەریە خراپەکانیان کەوتۆتە سەر و جیاوازن لەو کەسانی کە لەنە ئەم ڕێکخراوانەدان و پەروەردە کراون و لە خزمەت مامۆستاکان نابوون مامۆستایانی بەڕێدیان باسم کرد ئەو گەنجانی کە لە ڕێکخراوەکانە لە لای ڕێکخراوە ئیسلامیەکان دەرزە خوێن وانە ئەخوێنن ئەوانە پەروەردەیانە ئەوانە دینداریانە حقیقەت ئەم گەنجەی کە دێت ئێمە گەنجمان هاتووە دایان گەنجمان هاتووەتە لە سەرەتا خۆی باسەکە بۆمان سەلوانەی خۆشی گوێی لێبێ ئەڵێ من نەرگەلە کێژم جگەرە کێژم کەسێکی خراپبووم الحەمدلله لەو ماوە زەمەنی کاتوومەتە لای الحەمدلله گۆڕاوم نە نوێژمە ڕوا نە ڕۆژومە ڕوا نە دەمم پیسە نە نێرگەلە ئاخۆم نە جگەرە ئاخۆم هەمویان واز لیاوردووە یعنی یەکسەر ئەگۆڕێ یعنی ئەو سەرۆت و سامانەی کە باوکی لەلایەتی کەوێتە دەسەم لە شوێنێکی مەشروع سەرفێکە لە شوێنێکی جوانە سەرفێکە یعنی جیاوازەکەی ئەرز و ئاسمان فەرقیە یعنی تۆ دوو گەنج بێنە گەنجێکیان کە لە نێرگەلەخانە پەروەردە ئەبێ یان لەو ڕێکخراوە فاسیدانەکە لە کۆمەلگەی کوردەواریە کە پاڵپشتێکی باشیانەکە پەروەرداکە چی زەرێکیان بۆ کۆمەلگا لە شەوای ساحەتی لێ ناکەی متمانەی پێ ناکەی دراوسێتە سیقەی پێ ناکەی دراوسێت دوکانتە سیقەی پێ ناکەی ئێستا ئەوانشی کە علمانین ئەوانشی کە چەپن ئەوانش کە لادین بە دوای ئەو گەنجانە ئەگەڕێن کە لە ڕێکخراوە ئیسلامیەکانە پەروەردەمون لە بۆی سەرەت و سامانەکەی بخاتە سەردەست لە بۆی مارکێتەکەی بخاتە بەردەسی لە بەرەوەی لە ماڵ و مناڵەکەشە حرەسێکی ئەو گەنجانە حرەسی ماڵەکانیان بگرێ لە باغە و وێلاکانیشە ئەو گەنجە دیندار و مسلمانانە باوانکەن حرەسیاتی ناکەم من نایشارمە کەسێکی کەسایەتێکی دیارە ناوی نابم ئاستێکی بەرزیە ناو حیزبی ئەلمانەکانە بەخۆم وت ئەگە تۆزان گەنجێکی باشم بۆ نادۆستەوە مسلمان ئینێکی وام هەیە بیدەمە دەستی یعنی ئەوە خۆ بۆ خۆی جێ شانازیەوە جێی دڵخۆشیە بۆیە لێرەوە من ئەڵێم بەو دایک و باوکانەی کە لە هەر شوێنەکەن
ئەوەی بۆیانەکرێەوەی کە لە توانیانە ئەو ڕێکخراوانە بەکۆیە بەگشتیان لە ئیقرا لە ئینستۆدی ژیانە لە نوری حیکمەیە هەرکام لەو ڕێکخراوانەی کە من هەنێکیان لە بینی ساکێنە مناڵەکانتان تەستیم بکەن بە جوانی بۆتانە گێڕنەوە مناڵەکانتان تەستیم بکەن بە جوانی بۆتان پەروەرداکەن مناڵەکانتان تەسلیم بکەن لە دنیا و لە قیامەتدا سەفرازە بن ئەبنە ڕۆشنایی ئەبنە نور بۆتان لە قیامەتە ئینشاءڵڵا. زۆر باش مامۆستا هاوشانی ڕێکخراوەکان با بڵێن ئەگەر خێزانێک دایک و باوکێک لە ڕابردوودا نەیانتوانی بێت با بڵێن پەروەردەیەکی باش بە لاوەکانیان بکەن ئایا دەکرێت ئێستادا ڕێکخراوەکان ڕۆڵێکی وایان هەبێت کە ئەم گەنجەوە بگەڕێنەوە بۆ بابەتە ئیسلامیەکان و ئاشتی بکەنەوە بە بنەما پیرۆزەکانیانی پیرۆزی ئیسلام؟ منەو نمونەواقعانەی کە لەو ڕێکخراوی خۆمان لەم 3 ساڵە کە بنیاتمانەوە لەگەڵ کۆمەڵی خوشک و براکە ئیشی تیاکەین خۆبەخشانە بێ بەرامبەر عایلە هەبووە خۆی باسەکا بۆمان ئێمە ئەڵێ ڕۆژگارێک ئێمە شپرزە بووین لە ماڵە ناکۆک بووین لە ماڵە ناڕەحەت بووین لە ماڵە جۆرێک لە ئەوە بکە ئیلتیزاماتی دینیمان نەبووە ئەو ئیلتیزاماتە دینەمە ئەلحەمدولیلا لەم 2 ساڵە کە مناڵەکەی هاتوۆتە لایەمە کوڕەکەی هاتوۆتە لایەمە کچەکەی هاتوۆتە لایەمە ئێستا دوعای خێر بۆ ئێمەکە ئەڵێ ئەلحەمدولیلا ئێستا ئیسراحەتەکەین ئێستا ئازانین ژیان چییە ئێستا ئازانین ئەو دنیای کە ئێمەتیان ئەو ژیان و گوزەرانی کە ئێمەتی ئێستا ئازانی چییە یعنی لە خەیاڵە ئاژیا لە ئارەزوات و حەزە خراپەکانی ئاژیا ئێستا ئازانێ بە بەرنامە ئەم ئیسلامە خەڵک پەروەردە ئەکا بۆ ئەوی لە ژیانێکی جوانە لە ژیانێکی باشە لە ژیانێکی پاکە لە ژیانێکی ئاسوودا بشی خەڵک خی پرگا بۆیە مرۆڤی دروست کردو لە بۆی بەختەوەر بژی لەم ژیانە بۆیە باشترین ڕێگە بۆ بەختەوەربوون میسان مسلمان بۆ مرۆڤ ئەوەیە کە ڕێگەی ئیسلام بگرێ ئەو ڕێگەی کە پێمە ویستم ئەو پرسیارەوەکەمایە گەنجان چ قازانجێک دەکەن ئەگەر لەگەڵ بابەتە ئیسلامیەکان و لەگەڵ ڕێکخراوە ئیسلامیەکاندا جۆش بن و یا پێکەوە بن پێکەوە کار بکەن یا ڕووبکەن ئەو ڕێکخراوانە مامۆستا هیچ ئەگەر هیچ قازانج نەکەن ئەم گەنجانە هیچ قازانج نەکەن لە نێرگەلەخانە دوورەکەونەوە لە نادەکان دوورەکەونەوە لە زمان پیسی دوورەکەونەوە لە دایان پیسی دوورەکەونەوە لە جنێودان دوورەکەونەوە لە زەرگاندن بە دەرودراوسێ دوورەکەونەوە لە مقابلی ئەمە ئەبنە هۆی هۆکاریەوە کە خۆی بچێتە باشتۆ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە کە باسی حەوت تاقم و کۆمەڵەکە ئەفەرمێیەکێ لەو تاقم و کۆمەڵانەی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار حەشرەکەی چکێن ئەو گەنجانە کە بە گەنجەتی سەرقاڵن بە دیندارەتیەوە ئیتر لەوە خۆشتر چییە؟ چگەلەوە لە کۆمەلگاشا بە چایەکی کەوە لە کۆمەلگا ببینە ئەو کەسانەی کە قورئان خوێنن هەت بە نمونە ئەو کەسانەی کە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانەی کە تەنکە ڕیشێکیان هێشتوێتەوە ئەوانەی کە سیواکێکەکەن حرمەت و ڕێزێکیانێ ناو کۆمەلگا خۆشەویستن لە ناو کۆمەلگا قەدریان هەیە لە ناو کۆمەلگا بە سنگی فراوان و پێشوازیان لەکەن جێگەی متمانێک کۆمەلگان یعنی ڕێزێکی تایبەتیانێ ئەگەر تەماشاکە مامۆسایانی ئاینی پایابەرزی ئێمە خۆشەویستانی ئێمە و زانایانە کاتێک کە ئەچنە هەرمزیسەک و هەموو خەڵفرمونیان کە بۆ لای ژوورۆ یا قورئان خوێنەکە ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئیسە دەنگیان خۆشە و سەردیان خۆش دەرەکەون لە هەر مجلیسەکە دەرەکەون خەڵکێکی زۆر چواردۆریانەکەی ئەو بانخوازە بەڕێزانەی ئێمە کە هەن لە کوردستانە کە ئەچنە هەر شارێ بە هەزاران خەڵک ئەچێ بۆ لایەن بەبێ ئەوەی لە ڕووی مادیۆ سوودێکیان پێ بگەێنێ بەسەزان ئەم پیاوە دیندارە مسلمانە خواناسە خەڵکێکی باش ڕوویتێکە کەواتە گەنجان هەتا دەست بگنە دینەکەی خوای پەروەردگارەوە هەتا گۆڕیاڵی دینی خوای پەروەردگار هەتا لەگەڵ ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوانەیە کە بە ئیسلام ئیشەکەن لە دنیا و لە قیامەتشا پێ سەرفرازن بە حەدیثێکی ترمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سێ شوێنی قازانجەگەیەنێ بە دایک و باوک یەکێ لەوانە کێ مناڵێکی ساڵحە مناڵێکی چاکە مناڵێکە ڕێبازی پێغەمبەری گرت بێ صلی الله علیه و سلم گەنجێکە بە شوێن ڕێبازی پێغەمبەر کەوتوێ صلی الله علیه و سلم ئەبێتە سەدەقە جارێ بۆ دایک و باوکی بۆیە دایکان و باوکان ئەوانەشیان کە تەمەنیان نەکردووە ئەوەشیان کە سەردەمانێک ئەو سەلیقە و ئەو عەقڵێت و ئەو بیرایان نەبووە کە مناڵەکانیان بنە لای ڕێکخراوە ئیسلامیەکان لای خەڵکە ڕێکخراوە پەروەردەیەکان ئێستا مناڵەکانیان بنێرن لای ئەو ڕێکخراوانە با بۆیان پەروەردە بکەن با پێیان بگەن لەبەر ئەوەی ببێتە سەدەقەیەکی جارێ بۆ قیامەتی خۆی مامۆستا باسێکیش لەوە بکەین کە هەردوو ڕەنگەزەکە لەم ناوەندانەیە گرنگیان پێ دەدرێ ینی جاران ئەگەر بڵین زۆر زیاتر گرنگی بە کوڕان دەدرا کە ڕووبکەنە ئەو ناوەندانە بەڵام ئێستا مامۆستای ئافرەتمان هەیە کە لاوەچی ڕۆلی زۆر کاریگەریتریان هەبێ لە مامۆستا پیاوەکان ینی خۆشبەختانە کار لەسەر ئافرەتان کراوە با کەمێکیش باس لەوە بکەین کچان و پوشکانی لای ئەو ڕێکخراوی کە ئێمە ئیشی تیاکەین فعلەن جێدەستیان دیارە ڕۆڵیان دیارە بەبێ بەرامبەر بە گەرما بە ناڕەحەتی بە سەرما
بە نەبوونی بە نەداری هەیمانە لەو مامۆستانی کە لای ئەبە ئیشەکە کچێکە ئەچێ کرێکاریەکە سرەڕە ئەرکی ماڵی سەری ئەرکەکەی ماڵی ئەچێ کرێکاریەکە بۆ خەڵک تاعین دەرچووی زانکۆ پەیمانگایە ئەچێ کرێکارێکە ئەو ڕۆژەی کە دەرزی ئەوێ کچەکانی تر پەروەردەکە پێ بگەێنێ ناچێت بۆ کرێکارەکەی ئەمە چی نعمەتێکە کە خوای پەروەردگاریدا بە مرۆڤە تەماشاکە ئەم تەمە کوچانێکی زۆری زۆر لەوێ ئێمە کۆمەڵە کسمانی لەوێ پێمانگەیان هەم لاو تارەدەن قسە ئەکەن لە ماوەی 3 ساڵە کچی گەنج لە 12 ساڵ 13 ساڵ 14 ساڵ 15 ساڵ ڕۆڵمان پێداون احتیمامیان پێدەین گرنگیان پێدەین حەقی خۆشیانە چونکە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پەروەردەی کردوون ئەفەرمێ ئاگاتان لە ئافرەتان بێ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە حەدیثێکە فەرمێ ئەو کەسەی کە کچێک پەروەردەکە لە تەمام باسی زۆرە بەڵام تێمەسە ئاخرەکان ئەو کەسەی کە کچێک پەروەردەکە بە پەروەردەیەکی ئیسلامی بە پەروەردەیەکی دیندارانە لە بەهەشتا لەگەڵ منە ئاوایە یعنی دایک و باوکێ بۆ خۆیان یعنی کاتێک کە مناڵێکیانەیە کچێکیانەیە کوڕێکیانێ پەروەردەیەکە بسەرەتا خۆی قازانجەکە خۆی لێ سوودمە نەبێ خەڵک لێ ناڕازی نابێ کاتێک کە کەسێکە بینە تیزاماتی دەم پاکە ئەخلاق جوانە خۆیان استفادە دەکەن بۆ یەکچان لەو ڕێکخراوە ئێمە لە ڕێکخراوەکانی تریشە ئێستا ڕۆڵیان پێدرێ ئێستا ئیشیان پێکرێ ئێستا حەست بەوەکەن کە توانەکانیان ئەیانوێت لە سەرفیکەم ئیشی لەسەرەکەن بۆی ئاژ خەمخۆرانە و دۆسۆزانەتونە پێش و ئەیانوێت کۆمەلگاکەیان ئەم کۆمەلگەی کە ئێمە تێژین کە کەشتێکە خوانەخواستە ئەگەر بەلاڕێ ببرێ بەهۆی ئەو ڕێکخراوە فاسدانەوە کە لە کۆمەلگەی کوردیاوە پارەی زۆریان بۆ سەرفەکرێ ئەگەر هەمومان نێنە ژێر ئەوە کۆک نەبین و هاودەنگ نەبین و هاوڕەنگ نەبین کەشتەکەمان لەوانەیە خەڵبی خۆم ئیمتیازەکەین. نەزات نازانم بەڕێستان سەرنجی وتان داوە کاتێک کە ئاهەنگی باڵاپۆشی دەکرێت بۆ خانمان یاخود ئاهەنگی بۆ گەنجان دەکرێت کە قورآنی پیرۆزیان لەبەر کردو یاخود هەر بابەتێکی ئاینی دیکە کەسە ئیلمانیەکان یاخود میدیا ئیلمانەکان یەکسەر زراویان نەچێت کوردوتەنی باشەوە بۆوان ینی بۆچی لە چی یاترسنیانی ئەمانەت چ زەرێک دەدەنە کۆمەلگا چ زەرێک دەدەن ئەو کەسانی کە ئەلمانی یاخود ئەو میدیا ئیلمانیانە بۆ شێوازە لەم جۆرە کەسانە دەترسن یان گرنگی زۆر بە هەواڵی تر دەدرێ بەڵام کاتێک شتێکی ئاوا گەورە دەبێ دەیشارنەوە حقیقەتێکی ئینسانە بێ دانی پیا بنین ئێستا لە کۆمەلگەی کوردەواریە زاران لەسەر فکر شەڕەکرا لە هەشتاکانە لە نەوەتەکانە ئێستا لەسەر ئەخلاقی شەکرێ ئەو ئەلمانیانەی کە تونڕەون ئەو ئەلمانیانەی کە فاسدن هەنی ئەلمانی شێ نایە کۆمەلگاکەی وا فەشەل بێرێ خەڵکێکمانە ئەوانە بە پەنجەی دەستەژمێنن ئەو ئەلمانەی کە فاسون و دۆڕاون لە کۆمەلگەی کوردەواریە هەر کەسێک کە ئەگەڕێتەوە بە لای ئیسلام هەر کەسێک کە ئەخلاقی جوانە بێ هەر کەسێک کە ڕەوشی بەرزە بێ هەر کەسێک کە باڵاپۆشە بێ بە زەرەر بە خۆیە بینێتەوە بۆیە ئەو پێی ناخۆشە لە مەقابلشتا کۆمەڵێک تر هەیە خەڵکی نەتەوەی ئەوانە پێیان خۆشە لە کۆمەلگەی کوردەوای خەڵکێکی تۆکمە و باش و ڕێک و پێک هەبێ وەکو لە شوێنەکانی تریشایە بۆیە ئەوان بەوە ئەبینۆ کاتێک کەسێک کە بێتە باڵاپۆش دایان پیشەکەی و کەمە بێتەوە جوم و جوڵەکەی ئەو کەمە بێتەوە بۆیە کاتێک کەسێک کە ئەبێتە باڵاپۆش حەقا ئێمەی مسلمان ئەو دایکە و باوکانەی کە ئێستا گوێیان لە ئێمەیە بە قازانج بۆ خۆیان بیگەڕوم ئەلمانەکانش وەکوم بۆ باسکە نمونەیەکم بوارە دایان نمونەی وام لایە کاتێک کە ئەلمانیەک دراوسەکەی مسلمانێکە کچێکی مسلمانە کوڕێکی مسلمانە لە دراوسەیەتی متمانەی پێهەیە سیقەی پێهەیە دڵی پێخۆشە چونکە زەرەر نادا لە ماڵەکەی تەماح ناکاتە خێزانەکەی تەماح ناکاتە کچەکەی کوڕەکەی خوانەخواستە بە ئاقارێکیان نابێ وایە ئەمانە سوودێ بەڵام هەنێک خەڵکی دڵ نەخۆش لە ناو ئەلمانەکانە کاتێک کە ئەمانە ئەبینن بەزەرە بۆ خۆیان حسابەکەن وە کارەکە ئەوەی مامۆستا ئەو جیاوازیە ماوە چۆن دەڵێن ئەگەر بۆ منە کەسێک لەو ئایدیایەوە نزیک نەبێ بۆ منە بێتە سنتەری حکمە دەرز بڵێتەوە واتە هەر بیر و باوەڕێکی هەبێ ئێوە درگاتان کراوەیە بۆ هەموو گەنجان تاوەکو بن لێوە فێر ببن ئەگەر بۆ منە کەسێک لە چک نەکات یاخود نوێژ نەکات بەس بیەوێ لەوانەکانە دانیشێ ڕەنگە ئەو بێتە هۆی هیدایەتزانی و وەرگرتنی ئامۆژگاری و مەوعیزە بۆی دیارە من ئاگاداری زۆر نوری حکمەنیم من ڕێکخراوی گزنگی شارە زوو ئاگام لێیە تامان ئێمە دڵخۆشین بەوانەی کە زۆربیان کە دێنە لای ئێمە لە چک بەسەرنی بە دوای ئەوانەشتا گەڕن کە ئیلتیزاماتیانە لە کچان و لە کوڕان ئێوە کە تۆ کاکەیەکی ئیلتیزاماتێکە من چی لەکەم الحەمدولیلا سوپاس بخوا دادەیەکی ئاواکە حیجاب و ئەوەیە سوپاسی خوای بۆ بکەین ئێمە بە دوای ئەوانە گەڕن کە ئیلتیزاماتیان لە بەرەوەی دەستی ئەوانش بگرین بیخێنەستە ئەم بەختەوەری کە ئێمە تیایداین ئەم ژیان خۆشی کە ئێمە تیایداین ئەم ئیسراحەتی کە ئێمە تیایداین خۆمە دەوڵەمەند نین خۆی ئیمکانەت و مادەیەک وامانێ ئیستا لەوانەیە بگەڕێ پارێکی هەمان پێ نەبێ لە ماڵیشان نەبێ بەڵام زۆر دڵخۆشین
چونکە ئەزانین ناخمان پاکە دەروونمان پاکە ئەزانین بۆچی ئیشەکەین ئەزانین بۆ کوێ ئیشەکەین ئەزانین ئامانجمان چییە خەونمان چییە چونکە ئێمە بۆ ڕۆژێکی ئیشەکەین کە گەڕانووی تیانە بۆ ڕۆژە ئیشەکە چینە خزمەتی خوای پەروەردگار بۆ ڕۆژێکە چین ئەمانوێت بەدەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاو خۆین لەسەر حەوزی کەوسەر بۆیە ئەو گەنجانم حەقە دەرگا کراوە بێ لای ئێمە کراوەیە سانسۆرمان دروست نەکردووە بڵێ وەڵا ئەمە حیجابی بەسەرێ بانێ ئەوە حیجابی بەسەرێ بابێ دەرگا کراوەیە چونکە ئیسلام بۆ هاتووە سەرەتا پێش ئەوەی بۆ مسلمانە بێ بۆ کافر هاتووە 13 ساڵی ڕەبەق پێ ساڵسم لەگەڵ کافرات جموجوڵی کردووە قسەی کردووە ئامۆژگاری کردوون نەسیحەتی کردوون بۆیە ئێمە حەقە زیاتر دەرگاکانمان بکەین ئەوانەی کە ڕێکخراوی ئیسلامین ئەوانەی کە حیزبی ئیسلامین حەقە دەرگاکانم بکەن بەڕووی هەموو کەسێکە ئەو بەختەوەری کە خۆی کردو بیدا بەشیوانشی لێ بدا بۆیە پێمی خوا صلی الله علیه و سلم فەرمێ ڕۆژێک لە یەکێ لە مجلیسەکانە لەگەڵ سەرانی قوڕەیشە ئەڵێ وەڵڵی چۆن پێم ناخۆشە ئێوە هەمووتان ئازان بەرەو جەهەنەمە چن بەڵام پێم ناخۆشە لەسەر دڵم قورسە بۆیە بگەڕن بۆ لای ئیسلام بۆ لای ئەم بەرنامەی خوای پەروەردگارە لە بەرەوەی لە قیامەت تا سەرفرازن بەڵ بڵێن لا ئیلاها ئیللا بۆ ڕزگارتان بێ ئای سەیکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دوایەوە بەس لا ئیلاها ئیللا کۆن لە بۆی لە جەهەنەمە بەهاتایی نەمێنن زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە هەماهەنگی نێوان ئەم ڕێکخراوانە بۆی کە کاری گەورەتر ئەنجام دەن لێت ناشارمۆلەوانەی لە کۆمەلگادا زۆرێکە بن باز لەوە بکەن کە ئەم ڕێکخراوانە تەریفگیریەکە خۆ لایەنگیریان پێوە دیارە هەرچەنە من خۆم خودی خۆمەم نەبینی بەڕاستی ینی بێجیاوازی بوو بەڵام بۆ ناشرینکردنی چی بکرێ بۆی کە هەماهەنگی یەکتر بن و بە تەواوەتی بە هەموو شێوازێ دوورکەونەوە لەوەی کە لایەنێکی سیاسی پێوانە دیار بێت لەم ڕێکخراوە ئیسلامیانەدا وڵی بە قەنەعەتی یەکەم من ئەوەیە یەکەم ئەو ڕێکخراوانی کە لە داو ڕێکخراوەکانە بە کۆی گشتی کە ئیشەکەن نیەتیان پاکەن و بەخوای پەروەردگاریشکە ئێمە هەر تاکێکە پەروەردەکەین بە ئیسلام پەروەردەکەین ڕێکخراوی گزنگی شارە زود بیکە هەر بۆ ئیسلامە ئینستۆتی ژیار بیکە هەر بۆ ئیسلامە ئیقرا بیکە هەر بۆ ئیسلام نوری حکمت بیکە هەر بۆ ئیسلامە کەواتە مادەم ئامانجەکەمان گشتمان پەروەردەکردنی تاکی کۆمەلگەی کوردارە بۆ ئیسلام سەتابانێتمان پاکەن و یعنی هەومان کە ئەمریکانی خێنە کۆمەلگا بۆ ئیسلام وایە ئەوە یەک دوو دڵسۆزی بەخەرج بدەین یعنی جۆرێک لە حاجزی هەیە لە بینە ڕێکخراوەکان نایشارین و بەڵام ئەلحەمدولیلا ئێمە لە سنووری قەزای شارە زوو زەڕێنە ئەومان نێڵەوە ئەوە بۆ نزیکەی 6 مانگە ئەو ڕێکخراوانە ئەو حیزبە ئیسلامیەکان مزید لەگەڵ برایانی سۆفی لەبەر مامۆسایانی ئایانی پایەبەرز لەگەڵ خەڵکە بێلایەنەکە ئەلحەمدولیلا مجلیسێکمان دروست کە و وەردەور دەهەنگاو بۆەوەی کە ئینشاءڵڵا ئەو حاجزی و ناڕەحەتی و جۆرێک لە دەمارگیرێ نەمێنێ ئینشاءڵڵا زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا نەوزا سعید کوردی بانخوات مامۆستایان زۆر بەخێر بێن سپاس بۆ بەڵێزیزان ڤیدیۆکمان لە سۆرانەوە ئامادەیە کە پێشوازیکردنە لە شەوانی پیرۆزی لەیلەتول قەدر لەو بارەوە ڤیدیۆکمان هەیە بابێکەوە بینەری و ڤیدیۆ ئەنجومەنی شۆرانی کۆمەڵی دادگەری ئەمشەو هەستاوین بە ڕێخستنی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا تاریق حەمەدەمین لە ژێر ناونیشانی چۆن پێشوازی بکەین لە شەوانی قەدر و گرنگی و ئەهەمیەتی شەوانی قەدر ڕوون بکاتەوە بۆ ئامادە بووان بەڵێ ئێمە ئاماجمان لەو کۆڕە وشارکردنەوە و ئاگادارکردنەوەی خوشک و برایانمانە لە گرنگی و ئەهەمیەتی ئەو شەوانەکە شەوانی زۆر گەورە و بەڕێزن کە عیبادەتی تێدا ئەنجام بدەن و زیندیان بکەنەوە پێچۆنیەتی پێشوازیکردنی ئەو شەوانە وەخۆ ئامادەکردن لۆ ئەوەی کەوا ئەمە بتوانین چەندین زیاتر پاداشت و خێر لە خۆمان کۆ بکەینەوە لە بۆ ڕۆژی دوایی و هەروەها
هانی ئەو خوشک و برایانەمان بدەین کەوا بتوانن لەو شەوانە بە غەنیمەت وەربگرن ئەو شەوانە بە هەڵ وەربگرن لەوەی کەوا زیاتر عیبادەتی تێدا بکەن و زیاتر لە خوای گەورە نزیک ببنەوە و ئەو سنەتە زیندوو بکەنەوە کە سنەتی ئیعتیکافە و سنەتی زیندووکردنەوەی شەوانی قەدرە لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەتەبیعی گرنگێکی زۆری هەیە چونکە ئەو شەوانە شەوانی پیرۆز و مبارەکن خوای گەورە قورئانی تێدا نازل کردیا و هەر بەواسطەی ئەو قورئانەشەکەوە ئەو شەوانە گەورە و پیرۆز بوونە کەواتە گرنگی ئەوەیە کەوا مرۆڤ بتوانێت لەو شەوانە خۆی یەکلا بکەتەوە لۆ خوا کە گوتمان ئیعتیکاف یعنی ئەوەیە کە تو خۆت بپسڕێنی لەگەڵ کۆمەلگای خۆت لەگەڵ بەشەریەت خۆت بگەینەوە ڕوحانیەت و جارێکی تر پەیوەندی خۆت لەگەڵ خوای گەورە نوێ بکەیەوە. بەڵازان و خۆشەویستان یەکێک لەو خواردنانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خواستێکی زۆری لەسەر دەبێت ئەوی شیرینیە کە لە کاتی بەربانگ لە مزگەوتەکاندا دەیبینی یاخود لە کاتەکانی دیکەدا هاوڵاتیان گرنگی پێدەدەن و دەیخۆن. لەو بارەیەوە بابەتێکمان هەیە چەند دیمەنێکمان هەیە لە ڕانیە کاتی دروستکردنی شیرینی و بەخشینی شیرینی پێکەوە بینەری ئەو دیمەنانە دەبین. کاتی ڕەمەزانە وەڵڵاهی زەپە یادە بێت کاتی ڕەمەزانان پێیان خۆشە حالم شیرنیتی بخۆ عەزی لە شیرنی بە تەبیعەت وایە خۆ پیاوە بە ڕۆژ بوو عەزی لە هەموو شتێکی هەیە وەڵا ڕێژێکی کەم ڕێژێکی زۆر ناچونکە لەبەرەوەی عالم پیاوە تووشی ناڕەحەت نەبێت تووشی شەکرە و شتیوانە بێت بۆ شەکرەی خراپە لەلایەن تەندروستیەوە باش نییە وەڵڵا. لە ڕەمەزاندا خۆشیان لەسەر هەموو شتێکە هەموو شتێک خورمایە لوقمە بەس شیرینی زیاتر وەڵا بامی ورد فلۆبیا ئاڵقا هەنجیر ڕانەقەل زۆریمان هەیە بە ڕۆژ ئێستا دوێنێ ئێوارە سەعا 5 نەما بوو سەعا 5 ئێوارە دوێنە نەما بوو بەس تا درەنگ لێرەین ژیانی هەر هەمومان لەسەر ئەو کارەیە 6 عایلەیشی لێ دەکا و هەمووی زۆر بێ ماڵ و مناڵی هەیە و شیرینی یەکێک لەو بەرهەمە خۆراکیانەی کە جیهانی ئیسلامی بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواستێکی زۆر لەسەر شکە بە درێژایی ئەو 4-5 ساعاتێک کە موسڵمان بە ڕۆژوو دەبێت پێویستی بەو تەعویزە هەیە کە شەکر و ئاو لە دەستی دەڕات پێویستە لەو کاتی بەربانە تەعویزی کاتەوە شیرینەکان دوو جۆرم ئەو شینیانەی کە ڕێژەیەکی زۆرە ئەوانە کە شەکری سپی تێدا ئەوانە زیاتر لە ڕووی تەندروستی و گونجاونینە بەڵام ئەو شینیانەی تر وەکو خورما ئەوانەی تر ئەوانە گونجاوترن بۆ تەندروستی بۆ چونکە ئەو شەکرێکە تیان لە شەکرێکی سروشتە جیاوازە لە شەکری سپی. ئێمە هاتووینە شیرنی بۆ بەربانجی مانگی ڕەمەزانی پیرۆز بکڕین بەتەچیت هەموو خەرەکەیتی نەکەر ئێمە هەموو کەسێک هێواران بەپێی پێویست ئەباتەوە شیرنیە باتەوە ئەخوا بەس خواردنی زۆر زۆر خراپە. ئێمە کولێرەخانەمان هەیە هەموو ساڵی ڕەمەزانان دەکەینە شیرنی لەبەرەوەی خواست لەسەر کولێرەکەم دەبێتەوە خواست لەسەر شیرنەمەنی زیاد دەکا بەعکومەوەی لە قەدیمە خورما خوراوە بەڵام ئێستا دنیا پێشکەوتۆن هەموو جۆرە شیرنێک دروست دەکرێت
ئێمە لە ڕەمەزانە زیاتر لە 10 جۆر شیرینیمان هەیە ڕێژەی شکل لە دەستی ئینساندا کەم دەکات ئێواران پێویستە ئینسان شتێکی شیرین بخوا بەوەی ڕێژەی شکلەکەی بێتەوە ئاستی خۆی سەرەتا خورمایەک دەخوا یان شیرینێک دەخوا لەو یان لقمێک دەخوا هەر شیرینێک بێت زیاتر خواستەکەی ئەوەیە. وەک دەزانین ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە بارودۆخێکی ناخۆشدا دەژین و زۆر جار بەهۆی ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتن ناتوانن زۆر کار ئەنجام بدەن و سەختە بۆیان بەڵام لەگەڵەوەشا کەسانێکمان هەیە کە زۆر دەزڕەنگین و خاوەنی کاری خۆیان و بەتوانان سەرڕای ئەو بارودۆخی کە خۆی گەورە بەسەریا هێناون هەوڵی خۆیان دەدەن و کار دەکەن. بۆیە ڤیدیۆکمان هەیە دیمەنێکە سەبارەت بە خاوەن پێداویستێکی تایبەت کە لە ڕێی عەرەبانەکەی خۆیەوە بژێوی ژیانی دابین دەکات لە هەڵەبجە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین پێکەوە بابینەری بین. ئەوە ناکەرەوەتە چەرە پیازە چەوسەی توان وێناوە بێرۆ چەرە چیتەیە توورە. بە ناوی کوای کەورەی میرەبان من ناوم هاورێ ساڵاحە کەرتی بارێتای هەرەبتەم کورێکی کاوەن پێچاوتی تایبەتم ماوەی سارێک و نیوێ ئەم ئیسا ئەەکەم ڕۆژانە یەم بۆ سەرجاسە بە لەمەستانی تا توانزۆ نیویەم بۆ سەرجاسە چای ئێوارە بۆ ئیشکردن باش بۆخوا ئەوەنە پێرا ئەەکەین پێراکردنەکەی ئەوەیە ئەکرد تا 500,000مان تەسەکەوێ ئەکەر تومەتی یارمەتیمان نەتا ئەموو ڕۆژێ ئیسمان تەس ناکەوێ. ئەموو ڕۆژێ باوکم تیری یارمەتیمەیە چەوتەکەم بۆ چاکەکاو بۆم باکەکاو چۆری ساعت پەیانیانی تەرەچم ئەێنم ڕەمارەوە بۆ ئێرە. بە ناوی ئوتومەتمان هەیە ئەمە ئوتومەت نییە هەمانە ئەموو ئەم ئینە بسوپێن سارە ماتەکەی بە تەواوی نایەن. ئەموو ڕۆژێ ڕێککردن ئەو چمرە برۆتە بۆ مێنێ ئەو چمرە برۆتە بۆ مێنێ چەوری ساعت جوانتە و نیو بۆ مێنە بۆ ئێرە. ئاسەوتە جوان وێناوە کەوەرە کەرەوتە سەرەکیتەیە توورە چرکە چەرخونە. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی مانگی منمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین تاعات و ڕۆژوی هەموو لایەکیشتان قبول بدەین ئینشاءالله. شەوتان شاد خواتان لەگەڵ. دەست خۆش بێ.